ئەمە بزانم ئەمە یەکەمین جارە کە تووشی ئەوە بوویتە خزمێک ئەو خزمەت ئیبراهیم ئاوا لە ئەەکە یان پێش ئێستاش قسەی هەبوو لەگەڵ توویە هەوڵی شتێکی وای داوە. جاری یەکەم هات گوتی ئەوە ڕێی تۆ گوتم دوای لۆ سبینەکەی گوتی وەرە دەست بە مۆمارێ ئەمش چوم لەگەری لێ سەعب دوو عەبیان دامێ چەقۆشیانە سەمی دانا. چەند کەس بوون؟ 3 کەس. پێشتر تو ئەو کوڕەت ئەناسینە؟ بەس ئیبراهیم. باشە. ئەی دوایی چمەکەم پلکم لە جێکیان فڕێدام لە کنۆریەکی ژنە گەمنی دیدا ئەمنی بردەکەم پلکم چوومەوە مارێ داداکم لێدام بە ئەوەی بە چەنگاری داقی کردم بە قیمە 6 دەیدا. بۆچی دایکل لە توویدا؟ گوتی باسی ئیبراهیمی نەکەی. بۆچی باسی ئەو نەکات؟ بە تۆی نەوت؟ نە پێی نەگوت مەس گوتی باسی مەکە. باشە پێش ئێستا ئیبراهیم لەگەڵ تۆ چۆن بوو؟ وەشکی ئەوە بوو بابی نەخۆش چوینە وێندەرێ لەوێندە دوو ڕاستمی گرتم دوالۆ سبێنەکە وەی لێکردم. باش ئەوە یەکەم جار بۆ ئیبراهیم ببینیت لە ڕێگای مەکتەب؟ باشە ئەی زردایکت پێش ئێستا چۆن بوو؟ دایکە لەگەڵ تۆ چۆن بوو پێش ئەو ڕۆژە پێش ئەو ڕۆژێک کە ئیبراهیم وای کرد؟ خراپ بوو. چۆن خراپ بوو؟ نازام کو بوو هەنجینەوەشکی ڕاستمی گرتم ئیبراهیم شتێکی لە بن جێ گوت. نەتزانی؟ نە نەمزانی چی گوت. ئەی ئەو وتی چی؟ ئەو چۆن وەڵامی ئیبراهیمیدا؟ زەرداکەکەشم چوو لە بن جێیش ئەوی شتی پێگوت. باشە ئەی دوای ئەوە زەرداکەکە چی کرد؟ دوای ئەوە کە لە تۆیدا؟ زەرداکەکەم لێ نەدام دوارۆ سبێنەکەی دیسان لێدامەوە. ئەو جارە چۆن لێدا؟ ئەو جارە شەر داغی کردم. لەکوێ؟ لە مارێ. لەکوێ لە کام شوێنی جەستت؟ لەسەر دەستت دەموچاوە کوێ؟ لەسەر لاقم. لەسەر لاقە؟ باشە ئەی چۆن بە باوکت وت؟ چونە خەستەخانە گوتم بابا لێم نادەی گوتی ئەویش گوتنی کولێت دەدەم ئەمیش گوتم بابە ئیبراهیم بوو داکشم داغی کردم گوتی باشە ئیبراهیم ئێوە دەکەم. چۆن بە باوکت وت؟ کێ توی برد بوو نەخۆشخانە بوو خەستەخانە؟ ئۆشکی هاتمۆنیان بردمە خەستەخانە دوای بردیان خەستەخانەی. باشە کە تۆ بە باوکت وت ئەو وتی چی؟ ئەو چی کرد؟ گوتی دەیگرم. گوتی دەیگرم. باشە؟ باش سپاس دەکەم.